گفتوگۆ دەکەین لەبارەی وەزارەتی پەروەردە هەندێک بڕیاری نوێی بڵاو کردەوە. یەکێک لەو بڕیارانەوەیە کە لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامی خوێندکارانی پۆلی 12 کۆنفرانسی ڕۆژنامەوانی ئەنجام نادرێ. ئەوەی ساڵانی ڕابردوو نەما کە خەڵات بکرێنەوە بڵێن کام مەکتەب کێ یەکەمە کێ دووەمە کێ سێمە بڕیارە هەندێک بڕیاری دیکە گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز مامۆستا بەناس ڕەمەزان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا لە سلێمانی. مامۆستا سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. سپاس بۆ بەشداریکردنت. بۆ چوونەتی لەسەر بڕیارە نوێەکانی وەزارەتی پەروەردە؟ ئەو بڕیارە ئەمڕۆ دەرچووە لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر سەیوان بە گفتوگۆ لەگەڵ ئەندامانی لیژنەی باڵا ئەو قەراریان ناوە. من هەر ئەمڕۆ گفتوگۆم لەگەڵ جەنابیشیان کردووە لەسەر ئەو بڕیارە هۆکارەکانی چی بکەم بڕیارەیان ناوە. پێم خۆش بوو ڕێی وەزارەت وەربگرم لەسەر ئەوەی کە بۆ چی وای لێکردن ئەم بڕیارە بدەن. ئەوان فەرمویان کە زیاتر لە 15 ڕۆژە بێ ئەوان کۆبوونەوە ئەکەن دانیشتنیان کردووە لیژنەی باڵای وەزارەت تا گەیشتونەتە ئەو قەرارە و دوجار بڕیارەکە جەنابی وەزیر داوێتی و ئەو بڕیاریان ناوە. ئەو بڕیارە لایەنی باشە و لایەنی خراپی خۆی هەیە، توانین بڵێ ئیجابیات و سلبیاتی هەیە، بەڵام بە بڕوای من ئەگەر وەکو تاکێکی پەروەردکار یا خۆیکە وەکو بەڕێوەبەرێکی پەروەردە تەماشای بڕیارەکە بکەین بڕیارێکی خراپ نییە، لە مەسلحەتی گشتی خوێنکارانایە، لە مەسلحەتی هێورکردنەوەی باری دەرونی خوێنکارایە و جگەل لەوەش جگەل لە ئەم هۆکارانەش ئەگەر هەربەرینە دەرەوە هەندێک لە ناوەندە خوێندەکانی ئێمە خۆتەزانی ئێستا بەهۆی بایکۆت و بەهۆی کۆرۆناوە ژمارەیەکی زۆر خوێندنگای ناحکومی هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی هەموو پەروەردەکان. زۆر جار کە یەک خوێندکار نمرەیەکی بەرزی ئەهێنا لەو خوێندنگایە کە لەوانەیە هۆکاری هێنانی نمرەکەش زیرەکی خۆی بواە ئەبوو بە ڕیکلامێکی بازرگانی گەورە بۆ ئەو خوێندنگایە. بۆیە زۆر جار خوێندنگای خوێندنگا حکومیەکانمان بە لێشاو هەوڵیانەدا بچنە ناو خوێندنگا حکومیەکانەوە. وەلایەنی ئیخراپی ئەم بڕیارە ژەتوانی بەکو خۆم وەکو بەڕێوەبەری پەروەردەی قەزا لەبەری کاتی ئەم بڕیارە دراوە ڕاوێژ لەگەڵ ئێمە نەکراوە، گفتوگۆ لەگەڵ ئێمە نەکراوە. هیچ بۆ چوونتان وەرنەگیرەوە؟ نەخێر، ئەوە لیژنەی باڵای ئەزمونونەکان قەرارەکەیدا و ڕاستە و خۆشەڕ بۆتەوە بۆ خوارەوە. بەڵام ئەگەر بێت و بە بەناز بڵێ وەکو بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا لایەنی خراپی ئەم بڕیارە چییە؟ ئەتوانی تۆ باسی ئەو ململانەیە بکەیت کە لە نێو ناوەندەکانی خوێندن دروست بوو بەهۆی ئەوەی کە هەموو مەکتەبەکان بە تایبەتی و مەکتەبانی کە مێژوویەکی زۆریان هەیە لە شاری سلەیمانی هەمیشە هەوڵیانەیە باشترین خوێنکارەکان لای ئەوان بێ، هەوڵیانەدا خوێنکارەکانیان نمرەیەکی زۆر باش بێنن، منافەسەیەک دروست بوو لە بینی خوێندنگا قوڕانەکان و کچانەکان لە بینی کچانەکان خۆیان. ئەمە وای کردبوو هەمیشە هەوڵیانەدا مدیری خوێندنگا بەڕێوەبەری خوێندنگا بە دوای کادری باشا بگەڕێ، بە دوای کەمون کورتیەکانی کادری پەروەردەیەکانی خۆیان بگەڕێ بۆ ئەوەی بەرهەمێکی باش بچنێتەوە لەو سەرەوە. ئەمە لایەنێ خراپەکەی کەمتر بێ بۆ ئەم بڕیارە، بەڵام هێورکردنەوەی دەرونی خوێنکار، هێورکردنەوەی دەرونی دایک و باوکان بە تیجاریکردنی خوێندن ئەمانە هەموو شتی باشن کە لەم بڕیارەوە تۆ توانی تەماشایان بکەین. باشە، تاوایترم بڕیارە بۆم ساڵ جێبەجێکرێ. بەڵێ بەدڵنیایی. ئەمە تەنها بۆ خوێندکارانی پۆلی 12 یان بۆ هەندێک جار دەمانبینی لە ناوەندەکانی خوێندنا بۆ خوێندکارانی نۆی بنەڕەتی و خوێندکارانی دیکەش ئەنجام دەدرا. بە پێی بڕیارەکە بێگەر بڕیارەکە سێ هەموو خاڵەکانت کردبێ بۆ سیستەمی خوێندنە بەبێ جیاوازیە، چونکم ئاماژە بەوە کراوە کە هیچ خوێندنگایەکیش ناتوانێت ئەم پلەبەندی بکە لە ناو ناوەندەکانی خوێندنە، بەڵکو ئەوان بەرنامەیان هەیە بە شێوازێکی تر بە دوواداچوونی ئاستی زانستی بکەن، ڕێگەی هەڵسەنگاندنی هەم خوێندنگا و هەم ستافی خوێندنگا و هەم خوێندکار بە ڕێگەیەکی تر بکەن. وەکو لە ناو بڕیارەکە ئاماژەیان پێکردە بۆ پۆلی نوێیەکان و 12کان ئەیانەوێت لە ڕێگەی دەرەجەی مەعیاریەوە بڕیار بدەن چ خوێندنگایەک لە ڕێگەی ڕێژەی دەرچوونەوە، لە ڕێگەی ئەوە بڕیار بدەن چ خوێندنگایەک ئاستی زانستی باشە، چ خوێندنگایەک ڕێژەی ئاستی زانستی خوێندکارەکانی زۆر باشە، نەک خوێندنگایەک لە 150 بۆ 60 خوێندکارەکانی کەوتبێ بەڵام دوو خوێندکاری ئەوە ئیل بێ، نەک خوێندنگایەک لە 170 خوێندکارەکانی ڕاستب بووە یاخو کەوتووە کەچی سیرەکەی لەولاوە خوێندکارێکی لە سێەمەکانە بەهۆی هۆکارەکە هەر هۆکارێک بێ کە بووە بە سێەم سێرەکەی خوێندنگاکەی و بەڕێوەبەری خوێندنگاکەی ڕێز و سپاس وەرەگرێ، ڕێز لێرانی بۆ ئەکرێ بانگێشت دەکرێ، بەڵام خوێندنگایەکیشمان هەیە ئەوە ئیلی نییە، بەڵام ڕێژەی خوێندنی لە 180 لە 170 لەگەڵ ئەوەی کۆمەڵێکی زۆر کەم و کورتی هەیە. مامۆستا گومانێکە بووم لە هەندێک مامۆستاش باسییان دەکرد، یعنی هیوادارین وانە بێ دەوترا لەبەرەوەی زۆر جار خوێندکارانی سنووری سلێمانی لە یەکەمەکان بوون، بۆیە ڕەنگە بیری وەزارەت وەکو دەڵێ شەیتان لە وردەکاریدا جاری وایە بڕیارێکی لەم شێوادرێ بە شکڵی بەعام هەمومان لەگەڵی داین، بەڵام ڕەنگە نیەتێکیش هەبێ بۆ ئەمە.
من هەر ئەمڕۆ بۆیە پەیوەندیم بە بەڕێز دکتۆر سەیوانەوە کرد کە سەرۆکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی وەزارەتە پێشەوەی بێن بۆ ئێرە هەمان قسەی جەنابتم پێوت خۆشبەختانە سلەیمانی چەندین ساڵە زۆرترین ئەوائیل لە سنووری پارێزگای سلەیمانی بۆ 3 ساڵە من بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژ ئاوام هەر 3 ساڵەکە زۆرترین ئەوائیلەکان و زۆرترین نسبەی نەجاحی سنووری پارێزگای سلەیمانی لە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژ ئاوا بووە لەبەرەوەی چقی شاری سلەیمانیە پەروەردەی دایکە هەر دە پەروەردەکەی تر لە پەروەردەی ڕۆژ ئاوا جیابەتەوە بۆیە مێژوێکی زۆری هەیە پەروەردەی ڕۆژاوا هەموو کاتێکیش نسبە زۆرەکە و ئەوائیلەکان گەڕاتەوە پەروەردەی ڕۆژاوا بۆیە من هەمان پرسیاری جەنابتم لەو کرد ئەگەر بێت و بۆ دیوەیە بێت کە بۆ هێورکردنەوەی دەرونی خوێنکار بێ بۆ جیاوازی متەفەریقە نەهێڵین یاخو حەزی خوێنکار تەنها لە نمرەیە نییە تۆ لەوانەیە خوێنکارێک نمرەیەکی کەم بێنێت و بەڵام توانای لە شتێکی ترا هەبێ دەرفەتی باشتری هەبێ بۆ ئایندەی خۆی دەرفەتی باشتری هەبێ لە بواری پەروەردە ئەگەر بۆم لایەنانە بێ لایەنێکی زۆر باشە بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە لەناو ئەم بڕیارەیە نەبووین و ئێمە گفتوگۆ و ڕاوێژمان لەگەڵ نکراوە تا ڕێی خۆمان بڵین بەلایەنی باشە و خراپە و گوێشمان لەوان بێ بزانین ئەوان ئەم بڕیارەیان چۆن داوە ئەم بڕیارە لە چیوە سەری گرتەوە بەڵام هەر بۆیە من ئەمڕۆ قسەم لەگەڵ بەڕێز دکتۆر سەیوان کرد ئەوان ئامانجەکەیان تەنها ئەوەیە کە هەڵسەنگاندن بۆ ئاستی زانستی خوێنکار بە نمرە نەکەن بە جۆرێکی تر بیکەن باشە مامۆستاگەر خوێندنگەیەک لەسەر ئاستی ناوخۆی خۆی خوێندکارەکانی خۆی خەڵات بکە ئەمەش هەر ڕێگە پێدراوە بەڵێ لە ئەمریکا ئەگەر خوێند بێتانەوە نووسراوە کە هیچ خوێندنگایەک و هیچ بەڕێوەبەرایەتێکی پەروەردەی قەزا و بەڕێوەبەرایەتێکی گشتیەک و حتا و ناوی وەزارەتی هاتووە کە نابێ ڕێوڕسمی پلەبەندی بۆ هیچ خوێندکارێک ئەنجام بە خوێندنگەیەک لەسەر ئاسی خوێندنگەکەی خۆی ئاماژەیان پێکردووە لە فەرمانەکە ئاماژەی پێکراوە یعنی ئیتر ئەوە نەما خوێندکار کێیەکەمەوە کێ دووەمە و کێسێمە و هیچ نەماوە تەنها وەزارەت خۆیان لە ڕێگەی ڕێژەی دەرچوونەوە لە ڕێگەی معیاریەوە ئاستی مەکتەبەکان دیاریەکان مامۆساندێک هەندا نەبوو مامۆسایەک بۆ نمونە بە ئەوانی خوێندکارانی پۆلی یەکەمی بنەڕەتی دەوت یعنی ئەوەی دەیەکەمەکە قەڵەمێکی بۆ کڕینێنی گوڵێکی پێ ئەوانش نەماهی خۆی قۆناغی 1 و 2 3 ئێمە دەرچوونمانە هەمویان دەرەچێن هاندان بابەتێکە تەسەسولکردنی ئاستی زانستی خوێنکار پلەبەندیەکە بابەتێکی ترا هاندان هەموو مامۆسایەکە توانێت هانی خوێنکارەکانی خۆی بە هەموو بەڕێوەبەرێکی ناوەندی خوێندن دەتوانێت هانی مامۆستاکانی بدا و ڕێگری لەم کارە نەکراوە بەڵام تۆ بێ هانی خوێنکارێک بدەیت لەبەرەوەی پلەی یەکەمی ێناوە لەسەر ئاستی خوێندنگاکەت ئەمە ڕێگەی پێ نادرێت بەڵام ئەو ئەتوانێت لە ساڵی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە ئەو خوێنکارانی کە لە قۆناغێکەوە چێتە قۆناغێکی تر زۆر ئاساییە هانیان بدا ئیتر بە گوڵە بە ڕێز و سپاسە بەناو خوێندنەوەیە بە هەر شتێکە بەڵام نابێت ناوی پلەبەندی بێ ئەو بابەتە داخراوە لەمڕەوە زۆر باشە ئەو چەند خولەکەی ماومانە تۆزە قسە لەسەر ئەمە دەکارەکان بکەین بۆ بەڕێوەچوونی ئیمتحاناتی پۆلی 12 ئامادەکاریەکان چۆنە ئامادەکارەکان بایکۆت کاریگەری کرد بۆ سەر خوێندکارەکان پۆلی دوانزەکان و پۆلی نوێیەکانمان لە کاتی بایکۆتا دەوامی خۆیان هەر کردووە پۆلە ناکۆتاکانمان بایکۆتیان کردهبوو بەدڵنیایی و بایکۆت کاریگەری خۆی ئەبێ ئەگەری ئەم ساڵیش نەبێ بۆ پۆلی دوانزەکانیش و پۆلینۆ بڵێ تونەڵی کاریگەری هەیە کە بۆ ساڵی ڕابردوو بایکۆتت هەبووە تۆ 2 ساڵی ڕابردووە بایکۆتت هەبووە بناغی ئەم خوێنکارە لەوانەیە بۆ ئەو بناغە بەهێزە نەبێ کە ئێمە چاوەڕێی ئەەکەین لەوانەیە بناغەکەی تۆزێک لاواز بێ بۆ پۆلی دوانزە زیاتر ماندووی کە ئەم خوێنکارە نەتوانێت بگا بۆ ئەنجامەی کە خۆی ئەوێ بۆیە بەدڵنیایی و کاریگەریە بێ بەڵام وەکو منهەجی پۆلی دوانزەکان و نوێیەکانمان کە ئەمانە پیانوترێ پۆلە کۆتاکان ئەمانە هیچ کاریگەریەکی لەسەر تەواوکردنی منهەجیان نەبووە بەنسبەت ئامادەکاری تاقیکردنەوەکانەوە لە ئێستا هەر هەمووی تەواو بووە خوێنکاران دابەشکراون بەسەر هۆڵەکانە چاودێر دابین کراوە بەڕێوەبەری هۆڵەکان دابین کراوە ئیشی بڵێن ئەمنی و ئاسایشمانێمە پێویستە لە کاتی هەمووی تەرتیب کراوە لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن و لیژنەی لقی پەروەردەی قەزاکانەوە هەر هەمووی ئامادەکاری بۆ کراوە و ئیتر چاوەڕێکێنیەکی 6 دەست بە تاقیکردنەوەکان بکەین ساڵانە لەگەڵ ئەنجامدانی تاقیکردنەوەکانە لێرە و لێ باز لە دزە پێکردنی پرسیارەکانە کرێک فرۆشتنی پرسیارەکانە کرێ ئەم دیاردانە حەزەکەم ڕای تۆ بزانم لەسەری ئایا لە واقع وجودی هەیە من پێم وایە زۆر دوورە لە ڕاستیەوە ئەوە 2-3 ساڵێک کە بێ بە تایبەتی پرسیارەکان هەر پرسیارێکی خوێنکارێک کە وەرەقەیەکی ئاوایە وەریەگرێ ئەو جۆری وەرەقەی فەرقی هەیە لەگەڵ هەر وەرەقەیەکی ترا زائیدەن ئەگەر ناوەکەیشی دەرنەچێ ئەم پرسیارە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بێتەوە بەس ڕسمێکی بگیرێ بەس ئەو سیاجەی کە بە چواردەوری پرسیارەکەی کراوە ئەزانن لە چ هۆڵێکە هیچ خوێنکارێکە ژمارەی هۆڵەکە و چاودێر و مامۆساکە شێزانرێن بۆیە ئەمە شتێک نییە ئێستا بشاردرێتەوە بۆی ئەگەر ناوی خوێنکارەکە و
و هۆڵەکەش نەگیرێ ئەم ڕسمەکە بە موبایل لە قاعەیە ڕسمی ئەگیرێ و بڵاو ئەبێتوانێ یەکسەر ئەزانرێ لەوانەیە ئەو حاڵەتە هەبوو بێ خوێنکارێک ڕسمی گرتوێ بە موبایل و بڵاو بوو بێتەوە بەڵام دوجار ئیجراعات کراوە بۆچی دۆزراوەتەوە هیچ قاعەیەکە دۆزراوەتەوە هیچ شوێیە بۆ نمونە پار لە حاڵەتێکمان هەبوو مامۆسایەکی پۆلینۆیەکان ڕسمی پرسیارەکانی گرتبوو بۆ خۆی بۆ خودی خۆی هەر ڕسمەکەی گرتبوو بۆ خۆی سەعات 6 ئێوارە بڵاوی کردەوە ببێ ئەوەی ناوشتی لەسەر بێ پرسیارەکەی ئێمە یەکسەر زانیمان چ مەکتەبێکە چ مامۆسایەکە لەکوێ ئەمەی بۆ کردووە ئیجراعاتیشی لەگەڵ کراوە بۆچی چکە مەمنوع بردننی موبایل بۆ ناو هۆڵەکانی تاقیکردنەوە هەموو ڕێکارێک گیراوەتە بەر بە تایبەتی پار ژمارێکی ئەجگار زۆر باندگیران کە بە ئەعلانی ئەویانە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە گوایە پرسیارتان پێفرۆشین پرسیارتان بۆ دابینەکەین هەر هەمویان گیران و سزای وابزانام توندیش دران من ڕێگا ئاگام لە ڕێکارە یاسایەکانی ئاسایش نییە بەڵام هەم لە هەولێر هەم لە چەمچەماڵ هەم لە سلەیمانی مجموعەیە کەس گیران و لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و ڕادستی ئاسایش کران دەست خۆش بێ مامۆستا دو پرسیارم خولێکێکمان ماوە بەڕێزت وا باز دەکرا لە نێو خەڵکدا لە نێو مامۆسایاندا کە بەرژێر بووی بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئەو بەکوێ گەشت ئەوە بڕیاری ئەتوانی بڵێ حکومی و حیزبیە هەر بڕیارێکیش حکومەت و حیزبیدا ئەبێ هەموو کەسێک پێوەی پابند بێ بەڵام لە ئێستا پۆستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە زۆنی سەوز تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە هەمووی دانراوە بۆ تاوەکو تشکیلی حکومەت ئەکرێ پاشان بڕیاری لەسەر ئەدرێ بە خۆشحاڵیەوە سیڤیم تەقدیم کردو بۆ شوێنە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان چکە من لەسەر پشکی ئەوان کاندیدم قبولی بێ بە خۆشحاڵی و ماچین خزمەتەکەین هەر کەسێکی کەش بێ لەوێ بێ گرنگ ئەوەیە خزمەت بکە و هیوای سەرکەوتنی بۆ خوازین و گرنگەوەیە خزمەتی پەروەردە و ئەم شارە بکە بەڕێز مامۆستا بەناز ڕەمەزان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوە سپاس دەکەم سپاس بامادەبوونێت سپاس بۆ سپاس بە بەشداریکردنە لەگەڵ